قصيدي بحر نور محوي. وصلى الله على أو بحر نوري علم عرفانا، كدرك غورناك غير علم الله سبحانا. وصلى الله على أو ذات باكي قدس آياتا، كأخلاقي پسنديدي جنابي حي منانا. وصلى الله على أو حضرتي صاحب كمالاتا، كأعلى معجزي قربان بمن نور قرآنا. لتاريكي شوي كفرا بيقدم لمعيكي دا، 1322 دنيا چراخانە. چرایەک نوری بێچوونی ممیدی بێ ئەبێ وابێ، چرایەک دەستی قدرت خۆشیکە بۆ تا ئەبەدمانە. تعالى الله بەدوو دەهبوو کە هەردوو عالەمی داگر، بنازم بەم کەماڵی عەزم و جەزم و شەوکەت و شانە. لەگەڵم هەموو احتیشاما زوهدی دنیایی تەماشاکە، کە یەک لەتنانی جۆ بۆ قوتی یا خورما دووسێدانە. مهمێ غەیری ذاتی حەی لە هیممەتیان نییە، ئیلا لەبەر ئەم ئوممەتە بێ هیممەتە دایم بە ئەحزانە. چ مەدحێکت بکەم لایق بە تۆ ئەی خەیرە خەڵقی الله، منی بێ خێری نالایق کە جبریلت سەناخوانە. بەیانی گەورەی خوڵقی کەسێ ئایەت لە شەئنی بێ، نەمەقدوری من و تۆیە، نە ئیشی قس و سوحبانە. لە ئادەم تا مەسیحا ئەنبیا یەک یەک بە قەومی خۆی خەبەرداوە، لە پاش ئێمە کە دێ ئەو فەخری ئەکوانە. نعوتی خۆی و نعتی ئال و سەحبی وەک گەوهەر دەرجە لە دوورجە، یعنی کوتبی منزلەی ئەو ئەنبیایانە. چەهار ڕوهبان و کاهین هاتیفی غەیبی بە یەکتریان دەدا موژدە، کە جەننەت دێتە دی، کە جەننەت دێتە دنیا بەم نزیکان. کە تەشریفی قدومی هاتە دنیا بارشێکی فەیز، لە هەوری مەرحەمەت باری کە ئاساری نمایانە. ڕشێنەی ئاگری بەردایە عەمری ئاگری زەردەشت، بە بەرقی بوو کە شەق بوو تاقی کیسرا بوو بە وێرانە. دڵی سوتا بە زەردەشت و بە کەسری کیسرەوی گریا، ئەوەندە بەحری ساوانم لە چاویدا بووەتانە. لە تۆش ئەی نەفسی بەتینە، بەبێ جێ دڵ مەسووتێنە، لەبەر کەسر و کەمی دنیا بەسە ئەم شین و گریان. ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستا کرێکار؟ زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی